ئایزانم سڵاوتان لێبێ و کاتتان باش. هیوای تەنووسێکی زۆر باشتان بۆ خوازم لە هەر کوێکن. سڵاو لە تۆژلیندا. سڵاو لێ بەڕاسان هیوادارم هەردەم تەندروست باش بن ئەگاتانە تەندروستی خۆتان بێ بینەرانی عزیز. تۆ چۆن ڕاستان؟ بێگومان لەخوا بەزای تەندروستیم باشە. ئەمڕۆ لیندا باسی یەکێک لە گیرروگرفتە زۆر باوەکانەکەین، یەکێک لەو نەخۆشیانەی کە زۆرمان بیستومان لە خۆمان لە خزم و کەس و کارمان لە چواردەورمان و من یەکێک لە نیشانەکانیم هەیە، بەڵام لەخوا بەزاوی خودی نەخۆشیەکەم نییە. ئەویش ترشەڵۆکی گەدە و هەستکردن بە ئازار لە سوورێنسک و لە بۆری خواردنە گرفتی بەشێکە لە هەمومان، بە تایبەتی هەستەکەین دوای خواردنی ژەمێکی قورس و چەور و ئیتر خواردنە کوردەواریەکان و یان بە تایبەت خواردنی ترش و تون و پیاز و سیر و ئەم بابەتانە کە هەمووی ئەم ئازارە دروستەکە. جا من نازانم دام بەنسبەت خۆمە زۆر جاوام لێ. تۆ کێشێت هەیە؟ منی شەمان کێشم هەیە بە تایبەتی لە کاتی سترێسە. یەکەم شوێت کە ئازاری ئەبێت گەدەمە، دەبەن ئازارەکە یەکێکە لە ئازار زۆر ناخۆشەکە. من هەموو جارێڵم بەرگەی زۆربەی ئازارەکانەگرم لە کاتی نەخۆشیەم بەرنامە پێشکەشەکەم، بەڵام ئازاری گەدا تاو ئەم خاتجیگا ڕاستە بێگومان جا سترێزۆک و باس کرێکێکە لەو هۆکارانە کە بە ڕاستە و خۆ کاری هێ ناکە، بەڵام بە ناڕاستە و خۆ بێتەوە کاریەوەی کە هەست بە ئازارکە. اینجا بەورد دوشتێکی نەبابەتەکەەوە باز لەواکەین کە چۆن ئەم بابەتە دروستە بێ، بۆچی پێوترێ ئازار و بۆ پێوترێ برین، ینی کاڵین برین ئێمە برینمان بەوە بیستووە کە ئەگەر دەستماگریمان بەر شتێکەوە یا لە شتێک بخشێت توێغی پێستەکەی بڕۆ ئەمە پێوترێ برین، یان سووربوونەوە یاخود ئەگەر خوێنی لە بەڵا پێوترێ برین. ئایا بۆ بەماوترێ برین؟ ئایا هاوشێوەی ئەوەیە کە باسم کرد بەورد دوشتێکی نەناوی و هەروەها یەکێک لە گرنگترین جۆرەکانی باسەکەین کە برینی گەدەیە. ئەم بابەتە چەند جۆرێکی هەیە، برینی سوورێنچکمان هەیە، گەدەمان هەیە و هەروها ڕیخۆڵەباریکەمان هەیە و جیاوازی خۆیانیان هەیە و هۆکاری خۆشیان هەیە. ڕاستە بێگومان چینە لای هەواڵەکانمانە؟ چینە لای هەواڵەکان چەند هەواڵێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون، جا دوای ئەوە باسی تەورەکانەکەین. ئەجا بە بینەر و بیسەر یەکەم هەواڵمان بین بێکەوە. توێژینەوەیەکی نوێی کۆمەڵگەی شێرپەنجە لە ئەمریکا ئاشکرای دەکات کە پەیوەندێکی بەهێز لە نێوان چەند جۆرێکی دیاریکراوی بەکتریای نێودەم و مەترسی توشبوون بە شێرپەنجەی پەنکریازدا هەیە. توێژینەوەکە بە بەشداری زیاتر لە 120,000 کەسی پێگەیشت و ئەنجام دراوە و نزیکەی 9 ساڵی خایاندووە. ئەنجامەکەی دەری خستووە 27 جۆری دیاریکراوی بەکتریای نێودەم هۆکاری زیادبوونی مەترسی شێرپەنجەی پەنکریاسن، بە جۆرێک مەترسیەکە 3 هێندە و 4 هێندە دەکەن. پرۆفیسۆر ئیکسوان مینگ یەکێکە لە سەرپەرشتیارانی توێژینەوەکە و دەڵێت بەدەر لە هەندێک لە تیرەکانی بەکتریا تەنانەت چەند جۆرێکی جیاوازی کەڕوەخانەکانیش لە نێودەمدا مەترسی شێرپەنجەی پەنکریاز زیاد دەکەن. بۆیە ئەم توێژینەوەیە دووبارە جەخت لە گرنگی پاراستنی تەندروستی دەم و پوک دەکاتەوە و وەکو یەکێک لە هۆکارە گرنگەکانی پاراستنی کۆی تەندروستی جەستە. بە ژۆرەی دوایین بڵاوکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی، شێرپەنجەی پەنکریاس شەشەم هۆکاری ژیان لە دەستدانە لە جیهانە و ساڵانە زیاتر لە 9 ملیۆن کەس تووشی ئەم جۆرە شێرپەنجەیە دەبن. جا زۆر پێم ناخۆشە هەموو جارێ هەموو پرۆگرامێکە بێ باسی شێرپەنجە بکەین، بەڵام لەبەرەوە یەکێکە لە کێشە زۆرەکان، ینی ئەنجا هەموو بەشەکانی جەستەمان تووشی شێرپەنجە بێت، بۆیە هەموو جارێ بێت باسێکی بکەین، بەڵام خۆشبەختانە چارەسەرەکان زۆر بەرەو پێش چوون. ئەنجا یەکێک لە هۆکارەکانیش کە بەکتریایە زۆر جار ئێمە خۆم زۆر پێم وتون ئەنتیبایۆتیکەکان دەرمانەکان لە خۆتانەوە مەیکڕن، مەچن هەرپەتایەکتان توش بوو بچن حەبێکی ئەنتیبایۆتیک وەرگرن، چونکە یەکەم لەوانەیە ئەسڵەن هۆکاری نەخۆشیەکەت بەکتریا نەبێت، کەوایە ئەمە کێشەیەکی گەورەیە. تۆ لەوانەیە بەهۆی ڤایرۆسێکە و تووشی نەخۆشی بووبیت کەچی دەرمانێکی ئەنتیبایۆتیک بەکاربێنی کە دژە بەکتریایە. و یەکێکتر لە هۆکارە گرنگەکان یاخود لە هۆکار زۆر گرنگەکان کە من ئەڵێم لە خۆتان و دەرمانی ئەنتیبایۆتیک مەکڕن، لە ناو گەدەیە ئێمە بەکتریامان هەیە، باشە بەکتریای سوودبەخشمان هەیە کە ئەو بەکتریانە سوود بە ئێمە ئەگەێنێت و نابێ بمرن. کاتێک کە تۆ ئەنتیبایۆتیک وەرەگریت لەوانەیە وا بکەیت کە ئەم بەکتریا سوودبەخشانە لەگەڵ بەکتریازیان بەخشەکانە بمرن.
ئەمە بەگشتی پرۆسێکی زۆر سەرنجڕاکێشە کە بیری لەکەی تۆ ڕەنگە بەشێکی هاوڵاتیان نەزانن جستی ئێمە خودی خۆی بەکتریای تایە بەکتریای سوود بەخش جا ئەم بەکتریای سوود بەخشانەوە گلیندا باسی کرد کە چۆن ئەجەنگن لە دژی بەکتریا زیان بەخشەکان و ئەم ئەنتیبایۆتیکانی کە تۆ باس کرد ئەگەر زۆر بەکاربێن کاریگەری لەوانیشەکە جا بابزانین چۆن ئەم بەکتریانە پێیانەوترێ سوود بەخش وە بۆ سوود بەخشن بەگشتی ئەم بەکتریانە دەبنە دژواریەک دەبنە بەرەنگاریەک بۆ بەکتریای زیان بەخش چۆن کاتێکە بەکتریا دەچێتە جستەوە بێگومان پێویستی بە خۆراکە ئەو خۆراکی کە تۆی خۆی بەشێکی وەرەگرێ و ئەیدزێ و بۆ خۆی بەکارێنێ و بۆ گەشە بۆ زیادبوونی خۆی بەکارێنێ بەکتریا سوود بەخشەکان لێرەیە دەکەونە جەنگەوە لەگەڵ ئەم بەکتریا زیاد بەخشانە بۆی کە نێڵن خۆراکی جستە وەرگن بەڵکو خۆیان خۆراکەکە وەرگن ئەمە یەکێک لە میکانیزمەکان شێوەیەکی تر بریتە لەوەی کە ئەم بەکتریا سوود بەخشانە کۆمەڵێک بابەت و تەنۆلکە دروستەکەن کە ڕاستەوخۆ هێرشەکەنە سەر بەکتریا زیان بەخشەکان وابێتە هۆکاریەوەی کە لە ناویان بەرێت و نێڵێ زیابوون دروست بێ کاتە بەگشتی ئێمەیەکێک لەم پرۆسە سەرسوڕهێنەر و مویمانی کە لە جستەی ئێمە ڕۆیات و ئاگاداری نین بەردەوام جەنگێکەیە لە بینی بەکتریای زیان بەخش و بەکتریای سوود بەخش وە بەداخۆ ناتوانین بێبەری بین لە بەکتریا زیاد بەخشەکان لەبەری لە خۆراک و لە هەوا و لەو شتانی کە ڕەنگە لە ڕێی بەرکەوتن و ئەوانەوە ئێمە ڕۆژانە ئەم بەکتریا زیان بەخشانەمان بەرەکەوێ جا لە چەند شوێنێکی دیاریکراوی جستای هەنوەکو تۆ باس کرد لەسەر ڕووی پێستمان ئەم بەکتریا سوود بەخشانە هەن لە هەر بەرکەوتن و لە هەر دەستلەیانێکی هەر شتێک ئەم مێزە بێت ئەم پەرداخە بێ من ئەگەریەوەم هەیە کە بەکتریای زیان بەخش ئاشنایی ڕووی پێستی خۆم بکەم و لە ڕێگەی خواردنەوەکو باسمان کرد و لە ئەندامەکانی زاوزێ و بەگشتی لە سەرانسەری جستای ئەم بەکتریا سوود بەخشانەمان هەیە کە بەردەوام ئەجەنگن لە دژیان بەکتریا اینجا بۆەوەی زیاتر ڕوونکردنەوە بەم سەبارەت بە بەکارهێنانی ئەنتیبایۆتیکەکان ئەوەیە کە تۆ کاتێک ئەنتیبایۆتیکێک بەکار ئەهێنیت ئەو ئەنتیبایۆتیکە بە دیاریکراوی ئیش ناکا لەسەر بەکتریاکان ینی بەرمونە دەوری بۆمبێک ئەبینێت باشە کاتێک دەوری بۆمب ببینێ هەم بەکتریای سوود بەخش هەم بەکتریای زیان بەخش ئەکوژێت کەوایە ئێمە ئەبێ زۆر ئاگادار بین کە ئەنتیبایۆتیک لە خۆوانەوە بەکار نەهێنین بۆ ئەوەی کە بەکتریا سوود بەخشەکان کە لە جستەمانە هەیە و سوود بە ئێمە ئەگەێنێت نەمرن جا باوترینەوە ئەنتیبایۆتیکانی کە تۆ باسی کردیندا پێوان بێ فلاجیل زۆر خەڵک بەکاری هێنێ ئەمۆکسلین ئەمانە بابەتانن کە بەداخەوە لە دەرمانخانەکان زۆر ئاسان واتە بەدرێتە دەست خەڵکو بەکارهێنرێ پێم خۆشە ئەو کەسانی کە لە دەرمانخانەکان کارەکەن یاخود خودی نەخۆش و هاوڵاتی خۆی و زانیاری هەبێت کە بزانێ ئەم دەرمانانش بێزیانین هەر دەرمانێکە ئەخورێ زیانی لاوەکی خۆی هەیە ئەمەشێکێک بوو لەو بابەتانە جا هەواڵێکی ترمان ئامادەیە هەر سەبارەت بە تەوەر و خولگەی برینی گەدە و دروزبوونی برینی گەدە یەکێک لەو خواردنانەی کە من خودی خۆم زۆر پێی ناڕەحەت و ینی زۆر بێزار مەکە و هەست بەم جۆرە ئازاری تشەڵۆکاکەم خواردنە توونەکانە بەڵام من گرفتێکەکەمێ زۆرم حەز لە بیبەر و لە خواردنە توونەکانە زۆر جار ئەمەوێ نەیخۆم بەڵام کۆمەڵێک چارەسەر هەیە کاتوانین لەگەڵ ئەم خواردنانە بەکاری بێنی بۆی کە کاریگەری بیبەرەکە کەم کەیتەوە یاخود خواردنە توونەکە بە هەر شتێک بێت بەگشتیە چینە ناو ئەم هەواڵە و با بێ کۆبچین بینەری ئەم هەواڵە بین و دواتر زیاتر لەسەری بدوین راپۆرتێکی نوێ هۆشداری لەبارەی مەترسی خواردنە توونەکان بۆ سەر تەندروستی گەدە دەدات. راپۆرتێکی چینی ئامادەکراو بە پشتبەستن بە 16 توێژینەوەی ئەنجام دراوی پێشووتر کە تێیدا لێکدانەوە بۆ کەیسی توشبوانی شێرپەنجە کراوە دەری خستووە. ئەو کەسانەی ڕۆژانە بە بەردەوامی بڕێکی زۆر لە خواردنە توونەکان دەخۆن مەترسی توشبوونیان بە شێرپەنجەی گەدا لە 150 زیاد دەکات. مادەی کاپسیەسین کە لە خواردنە توونەکاندا بوونی هەیە و زۆر لە خواردنی بە تێپەڕبوونی کات ڕەنگە سەر بکێشێ بۆ تەنکبوونەوەی لینجەمادەی گەدە کە چینی پارێزەری ناوپۆشی گەدێ و لە ئەنجامدا ببێتە هۆی سەرهەڵدانی هەوکردن و تێکشکانی خانەکانی ناوپۆشی گەدە و زیادبوونی مەترسی شێرپەنجە. ئامادەکارانی ئەم راپۆرتە دەڵێن ئەم دۆزینەوەی دووبارە جەخت لە گرنگی پەیڕەوکردنی بەرنامەیەکی خۆراکی هاوسەنگ دەکاتەوە کە دەوڵەمەند بێت بە سەوزە و میوە و لە هەمان کاتیشدا دوورکەوتنەوە لە بەرنامە خۆراکیە پەرگیر و توندەکان. جاراسان زۆر جار من بیستومە هەل لە مناڵیەوە بیستومە ئەڵێن خواردنی تون تام نییە ئازارە ڕاستە تۆ شتە بیستووە بێگومان خۆی جا ئەو قسەی تۆ
لایەنی زانستیشی هەیە و ڕاستەم قسەی ڕاستە ئازارەوە بەڵام با بزانین چۆن من خۆم زۆر وەکو باسم کرد زۆر حەزم بە خواردنە تونەکانە و جۆرێک لە ئالوودەبوون هەیە لە خواردنە تونەکانە چۆن ئێمە هەر شتێک کە ئاشنای جستەی خۆمانیەکەین بەتابەتی بابەت ئەوانەی کە ئەگەریکی کەمی بە توشببوون و هۆشبەری ئەوانیان هەیە وردە جستە جۆرێک لە ڕەتکردنەوە دروستەکە واکە ئەو بەشەی کە تۆ وەرەگرتووە پێشتر گریمان 100 گرامە لە شتێ وەرگرتووە پێویستە بە 150 بووی بگەی بە کاریگەری پێشوو بابەتی خواردنەتوورەکانیش بەگشتی هەمان میکانیزمی هەیە چۆن کاتێک کە تۆ یەکەم جار ئاشنای تونیە بی ڕەنگە بە بیبەرێک زۆر بێزار ببی زۆر هەست بە سووتانە و تونی بکەیت دواتر وات لێ لەگەڵ ژەمێک کاسێرەکەی دوو بیبەر و سێ بیبەر و چوار بیبەرە خۆیت و ئەمەی بەگشتیەکێک لەو گرفتانی کەواکە برینی گەدە دروست بێ جواب بزانینم بیبەرە چۆن ئازار دروستەکە لە جستەی ئێمە یا کۆمەڵی هەستەوەر هەیە ئێمە هەستەوەری بینینمان هەیە هەستەوەری بەرکەوتنمان هەیە بۆنکردن و تامکردنمان هەیە و هەستەوەری ئازار و گەرمی و ساردیشمان هەیە خواردنە تونەکان زۆر جار کە خۆی هەستەکەی لە ناوپۆشی دەمت هەست بە جۆرێ لە گەرمبوون و لە سووتانەوە و لە ئازارەکەی جا ئەمە ڕێک ئەوەیە و ئازارەکەواکە ئەم بیبەرەتونە ئەو مادەی کاپسیەسینی کە تایەتی هەستەوەرە ئازار بەخشەکانی ناودەم کاراکە جۆرێک لە ئازار بەو کەسا بەخشێکە ئیخوا بەڵامی ترم ئازارەکە بۆ ئەو کەسێک کە ئەیخوا بەکارێنێ جۆرێک لە ئازارێکی چێژ بەخشە و ئەبێتە هۆکاریەوەی کە فێری ببێ بەردەوام بیخوا و یەکێک لەو زیانانەی کە لەم هەواڵەیە باس کرا بەگشتی بیبەری تونیشێکە لەو شتانی کەوا کات تشەڵۆکی گەدە زۆر زیاد ببێ و ئەو کەسانی کە کێشەی برینی گەدە و تشەڵۆکی گەڕانەوەی بەردەوامیان هەیە هەتا بکرێت لە بابەتی بیبەر بە دووربن باشترە بەڵام کۆمەڵی خواردن هەیە وەکو من کە ئەگەر نەتوانی لێ بە دووربێر حەزرەی بێ بابەتی شیرەمەنیەکان ماستاو دۆ ماست خودی خۆی ئەمانە زۆر هاوکارن بۆی کە ڕادەی کارایی بیبەرەکە کەم کەنەوەتە ئەو تونیە کە لە دەمی تۆە هەستی پێەکەی و جۆرە ئازارە کەم یەکەنەوە و هەروەها بیبەر لە ڕێگەی کاراکردنی ترشەڵۆک و زیاکردنی ترشەڵۆکی گەدەوە بەگشتی بێتە هۆکاری زیادبوونی برین کەواتە ڕاستان بۆمان دەرکەوت کە میکانیزمی ئەوەی کە بیبەرە خۆین بەڕاستی ئازارە لەبەرەوەی هەم هەستەوەری ئازار هەم هەستەوەری گەرمی چالاکە کاکاتێک کە بیبەرە خۆیت و هەروەها وەکو چارەسەری شۆکتۆ باست کرد خواردنی ماست زۆر باشە لەگەڵیا و خواردنەوەی شیر و ئەمانە لەبەرەوەی وەکو ساردکەرەوەیەک ئەتوانین بڵێ دەورە بینێت وایە کەوایە ئەگەر خۆتان پێ نەگیرا هەر ویستان هەربی بەرخۆن جا بێگومان زۆر جار ناو کورداواری خۆماناڵێن لەگەڵ قاز و خەل و ئەوانەیە خۆشە جاکە بیبەرە خۆ بە دوای ماستاوە خۆن خۆیان شتە پێڕەوەکەن ئەوەیەک لەو شتانی کە باس کرد ئێمە بیبەر بێگومان هەر خراپ نییە سوودیشی زۆرە وەک تۆ باس کرد لەگەڵ ژەمە قورسەکان ئایتر کفتە و یاپراخ و خواردنە کوردەوارەکان بە گشتیوانی کە ڕژێکی زۆر لە چاوری کاربۆیداتیان تایە بیبەر سوودی هەیە بۆ لەبەری پرۆسی هەرسکردن خێراکە ئەو ترشانەی کە باسمان کرد ئەگەر کەسێک هیچ کێشەیەکی گەدەی نەبێ کەدەیەکی ساغ و بێبرینی هەبێ ئاسایی بیبەر بخوا ئەم بیبەرە واتە بە پێچەوانەوە لێرا سوود بەوە گەێن کەوایە ئێمە دووبارەینەوە سەر قسەی کە هەر شتێک ئەگەر لە ڕادەی خۆیان بخورێت و زیادە ڕەوی تیان نەکرێت سوودە بەڵام ئەگەر بێت و زیاد لە ڕادەی خۆی بخورێت بێکمان زیانمان پێگەێنێت پێویستە زۆر ئاگادار بین جاریندا هەر پێم خۆشە لێرەوە هەواڵێکی تر هەیە کە بەدەل لە بابەتی سکریپتی خۆمان کە لەم ماوەی ڕابردووی نزیکە کۆنگرێسێکی پزیشکی کرا تایبەت بە شێرپەنجە هەر لەسەر شێرپەنجەی گەدەوە شێرپەنجە بە گشتی تا ئێستا چارەسەرێکی دیاریکراوی نییە و نازانین کە چۆن بگەین بەوەی کە هۆکاری سەرەکی دروستبوونی شێرپەنجە لە جەستەیە چییە زۆر چارەسەر هەیە کە نزیکە بنەوە لەوەی کە شێرپەنجە نێڵن بەڵام هیچیان نەیانتوانی بە تەواتی بیپەڕێنن تازە بە تازە لە کۆنفرانسێکی پزیشکیە لەلایەن چەند پزیشکێکەوە توێژینەوەی کراوە دەرکەوتووە ئێمە ئەتوانین ئەو خانانی کە لە لەشمان بەرپرسە لە ناوبردننی تەنە نامۆکان واتە خانەی بەرگریەکان ئەتوانین بەکاریان بێنین و بە جۆرێک لە جۆرەکان وایە لێکەین بیان نێرین و ئاڕاستی شوێنێکیانکەین کە خۆمان بمانەوێ واتە گریمان تۆ ئەگەر کەسێک دووربێ شێرپەنجەی پەنکریاسی هەبێ ئەتوانین ئێمە خانەی بەرگری جەستەی ئەم کەسە بەکار بێنین بۆی کە ئاڕاستیکەین بۆ لە ناوبردنی خانە شێرپەنجەکانی ناو پەنکریاسی کە ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەر بوو و ئەکرێت ببێتە هۆی خاڵی وەچەرخانی گەورە بۆ چارەسەرەکانی داهاتوو کە هیوادارم ئینشاڵڵا پێ بگەین ئینشاڵڵا چارەسەری ئەوانەش هەمووی دۆزرێتەوە اینجا یەکێکی تر لە هەواڵەکان کە ئامادەمان کردو سەبارەت بە چایە جا لای خۆمان زۆر حەزیان بە چایە زۆر چاوە خۆنەوە بابێکەوە بینەری ئەم هەواڵە بین خواردنەوەی چاو قاوە بە بەردەوامی مەترسی توشبوون بە برینی گەدا زیاد دەکات ئەمە دەرەنجامی نوێترین توێژینەوەی بڵاوکراوەی زانکۆیەکی ئوردونیە
لە چوارچێوەی توێژینەوەیەکی نوێی زانکۆی هاشەمیت لە ئوردن کە 400 کەس بەشداریان تێدا کردووە دەرکەوتووە خواردنەوەی بەردەوام و لە ڕادە بەدەری کافین کە لە چاو قاوە و خواردنەوە گازی و وزەبەخشەکاندا بوونی هەیە بە تێپەڕبوونی کات مەترسی برینی گەدە دووهێندە دەکات و لە هەمان کاتیشا توانای هەرس و کارکردنی ڕێخۆڵە بۆ هەڵمژینی خۆراکە مادەکان کەم دەکاتەوە. توێژەران میکانیزمی پشت بەمە هۆکار و دەرەنجامات دەگەڕێنەوە بۆ ئەوەی کافین هانی دەردانی زیاتری ترشەڵۆکی گەدە دەدات. ئەمەش بە تێپەڕبوونی کات ناوپۆشی گەدە و ڕێخۆڵە لاواز دەکات و مەترسی سەرهەڵدانی برینی گەدە زیاد دەکات. بە گوێرەی نوێترین ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەسێکی پێگەشتووی تەندروست نابێت لە ڕۆژێکا لە 400 میلیگرام کافین زیاتر بخواتەوە واتە نزیکەی 3 بۆ 5 کوب چا. چا بەگشتیلیندا چاو قاوە بە تایبەتی چا یەکێکە لە خواردنەوە زۆر باوەگانی لای خۆمان و لە وەرزی زستانە بێگومان چایەکی زۆرترە خوێتەوە بەپێی ئەم هەواڵە کە ڕێژەی کافین لە چاو قاوە و خواردنەوە زەبەخشەکانە زۆرە کافینێکی ترە لە هۆکارانی کە ترشی گەدە زۆرەکەوە کەسێک گەر ئازاری گەدەی بەردەوامی هەبێ و ترشەڵۆکی گەدەی هەبێ ئەگەر توانێت ڕێژەی وەرگرتنی کافینەکەی کەم کاتەوە بۆ کافینە بێتە هۆکاریەوەی کە ڕژێنەکانی ناو گەدە کاراترە بن و سکریتین کە یەکێکە لەو مادانی کە لە کاتی خواردن وەرگرتنە و وەرگرتنی جەستە بۆ ئەوەی کە بزانێک کە خواردن هاتووە ئەبێتە هۆکاریەوەی کە تشەڵۆکی گەدە زۆرەکە بۆ یەگە بتوانین لی بە دوور بین و لە هەواڵەکەیە جگە لەوەش باز لە کافین ئەکرێکە کافین یەکێکە لەو مادانی گەر زیادە ڕەویت یا بکرێ ئەکرێ گرفتی لێیانی زۆری دڵ و لەرزینی جەستە دروستکە ڕاستە بۆ ماوەی یەکەم کە بەکارێنی مێشکت زۆر کارە ئابێەوە زۆر چالاکە بیرکردنەوە زۆر باشە بێ بەڵام ئەگەر کرا لە 3 و 5 کوب چا زۆرتر نەخۆینەوە ڕەنگە لای خۆمان پیاڵە بێ کوب نەبێ بەڵام ئەتوانین جیاوازیەکە بەو شێوەیە بیشوهێنین کە تقریبان حوت هەتاوەکو هەشت پیاڵەچا لە ڕۆژێکا زۆرتر نەخورێتەوە باشترە. اینجا هەر سەبارەت بەوە من ئەو کاتە چوم ڕاپرسێکم وەرگر سەبارەت بە خواردنەوەی چا تیا بۆیوت 20 کوب چا خۆمەوە تیا بۆیوت 15 کوب چا خۆمەوە یادارم لێرەوە بمان بینن 3 بۆ 5 کوب چا زیاتر ڕۆژانە خراپە اینجا ئەگەر وردە کەم بکرێتەوە باشترە چونکە ئەکرێ زیان بگەێنێ بەتر هەیە هەر یەکێک زۆری حەز لە چابوو با بەڕوونی بیخواتەوە سایە 25 پیاڵەکەی بابکا بە چاو با ئەوەی کامێنێتەوە ئاوە گەرمەکە بێ و کاتە زەرەکەی کەمترە ئەوە ڕێگە چارێکی باشە جالیندا با بچینە لای گرافیکەکانمان تایبەت بە بابەتی برینی گەدە ڕاستە ئەجا سەبارەت بە برینی گەدە کۆمەڵێک ئامارمان هەیە ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن گرافیکەکە بخەنە سەر وۆڵەکە بۆی باسی ئامارەکانی برینی گەدە بکەین بزانین چەند کەس لە جیهانە برینی گەدەی هەیە و ئەو کێشەیە هەیە چکە برینی گەدەیەکێکە لە نەخۆشی باوەکان لاوانێ زۆر کەس لە نزیک خۆشمان ئەو کێشەیە هەبێ زیاتر لە 8 ملیۆن کەس لە جیهاندا بەدەستیەوە دەناڵێنن 8 ملیۆن کەس لە هەموو جیهانە کێشەی برینی گەدەیان هەیە و ئازاری ناڕەحەتکەریان هەیە بەهۆی برینی گەدەوە ئەوەی کە من بەدوایە چووم ئەو ژمارەیەکی تەواوی ڕێکخراوی تەندروستی جیهانیە بەڵام جۆرەکانی تری برینی بەگشتی کۆئەندامی هەرس زۆرن ساڵانە 5 بۆ 10 هاوڵاتیان ژمێرەکرێکە تووشیم گرفتە ببن ڕاستە اینجا زیاتر لە وڵاتە مامناوەدی و هەژار نشینەکان ئەم کێشەیە باوە ئەوە هەستەکەم بۆی شێوازی ژیانەوە بێت کە زیاتر لە لای ئەوان باوە جاگەر هاوکارانم یارمەتیم بن گرافیکەی ترمان بخۆنە سەر وڵەکە پێما بێ ماکەکان و باوترین نیشانەکانی برینی گەدەمان هەیە کە جگە لەوە شەر لە ئامارە بمێنینەوە ڕاستە هەر لە ئامارە پیاوان زیاتر توش دەبن بە بەراورد بە خانمان واتە ئەو کێشەی گەدەیە زیاتر لە ناو پیاوانە باوە اینجا لەگەڵ هەڵکشانی تەمەنە مەترسی سەر هەڵدان زیاترە بێت واتە بە پێی هەڵکشانی تەمەن پێویستەکە ئێمە زیاتر ئاگاداری تەندروستی خۆمان بین لە هەموو پرۆگرامی شراوەتومە کاتێککە تەمەن هەڵەکشێ بەرەو سەرەوە وردەوردە ئەندامەکان خاوتر ئیشەکەن و ئەندامەکان ماندووترن بۆیە پێویستە زیاتر ئاگاداربی هەموو ئەندامەکانی جەستەمان نەک تەنها گەدەمان اینجا ڕاستان ئەگەر گرافێکی دواتر بۆمان باز بکەیت زۆر باشە با تۆزێ بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکەەوە بۆی بزانین
چۆنێتی دروستبوونی بابەتی برینی گەدە چۆنە و بۆچی دروستە بێ. باوترین نیشانەکانی سەرەتا ئەگەر هاوکارم بن بۆم خەنە سەر واڵەکەمان کە باوترین نیشانەکانی ئەم نەخۆشیە چیەوە چۆن کەسێک بزانێ کە گرفتی بەرزی ترشەڵۆکی گەدەی هەیە. بەگشتی ئەمانە ئەو نیشانانن کە وا ئەکا ئەگەر گەشت بێتە ئەم قۆناغا پێویستە چارەخواز ڕاستە و خۆ سەردانی پزیشکی پسپۆڕ و چارەوەربگرێت یەک لەوانە خوێنبەربوونی ناوچیە. ئێمە بەگشتیم پێم خۆشە بە هاوکاری ئەم گەدەیە شتەکەتان زیاتر بۆ ڕوونکەمەوە. ئێمە ناوپۆشی گەدەمان پێک هاتووە لە کۆمەڵێک چرچولۆچی. ئەم چرچولۆچیانە کە لە ناوپۆشی گەدەمانە ئەبینرێ بەگشتی سوودی لێوەرە گیرێ وەکو میزەڵانێک کاتێکە پڕ هەوای ئەەکەی ئەبێتە هۆکاریەوەی کە ئەم چرچلۆچیانە پڕ ئەبێتەوە نامێنێ ئەمە لە کاتێکە ژەمێکی خواردنی زۆر وەرەگرین و پڕەبێ. ئەم ناوپۆشی گەدەیە شتێکی زۆر سەرنجڕاکێشی تایە. ئێمە ئەو ترشەی کە ئەم گەدەیە ئەی ڕژێت و بێتە هۆکاری توانەوە سووتانی خواردنەکان ڕێژەی pH واتە ئاستی ترشیەکەی زۆرجار لە 1 بۆ 2 هەتا 3 هەیە. هەر بۆ تێگەیشتنی خۆتان ترشی تێزاب لە 1 هەیە. جاوەی کە زۆر سەرنجڕاکێشە لێرەیە ئەوەیە چۆن ئەم ئاستە ترشە زۆرە نابێتە هۆی سووتانی خودی گەدە خۆمان. ناوپۆشی گەدە دووبارە ئەمە بەکارێنمەوە. ناوپۆشی گەدە جۆرێک لە لینجەمادە لە لینجی و لە لیکیتیایە کابێت هۆکاریەوەی هەر جارێک گەدە ترشی ڕشت لە دژی ئەم ترشیە کارەکان نایەڵێت ترشەکە ڕاستە و خۆ بەر ناوپۆشی گەدەکەوێت و بریناری لە گەدەیە دروستکە. ئەمە لە گەدەیەکی ئاساییە باسەکەین. جگەلەوەش هەر ئەم گەدەیە کۆمەڵێ مادەی تر دروستەکە کە دژی ئەم ترشیەن واتە هاوتای ئەم ئاستی pH کاتەوە لە 1ەوە لە 2 هێنێتەوە بۆ 5 و 6 و 7 کە 7 باری ئاسایی جستەیە. ئەمە یەکێکترە لەو ڕێگانەی کە گەدە بەکاریە هێنێ بۆی کە نێڵێم ئاستی ترشیە زۆر ببێ. ڕاستیەوە سەرنجڕاکێشە ڕاستان چونکە ترشی FCL کە لە ناوگەدەیە هەیە یەکێکە لە ترشە زۆر بەرزەکان کە ڕێژەی ترشێتی زۆر بەرزە دیارەکە گەدە بەو شێوەیە پارێزگاری لە خۆیە کات بۆی کە هەر بۆ زانیاری خۆت لیندا ئەو ترشە ئەگەر بدرێت لە مادە ئاسنیەکان بۆی هەیە ئەوانیش بتوێنێتەوە بەڵام بەپێی کات هێندە ترشەکەواتە کاتەمە زۆر بەگشتی میکانیزمێکی سەرنجڕاکێشە کە چۆن جەستا توانێت ڕێگری لەوە بکاکە نێڵێت ناوپۆشی گەدە بسووتێتەوە و کون ببێ بەڵام بەداخەوە زۆر جار ئەم جەنگە ئەدۆڕێنین و ترشەکە زاڵە بێ و ئەو خۆراکانی کە ترشەکە زاڵەکەن زۆرن لە جستەیە و ئەم گرفتانە دروستەکەن. یەکێک لەو گرفتانە خوێنبەربوونی ناوەکیە. ئێمە کاتێکە ئەڵین برین وا بیان نەبەرچاوی خۆتان ئەگەر ئەم شوێنەی کە من دەستنیشانی یەکەم ئەگەر لەم شوێنەیە برینێ دروست ببێ بۆ کاریەوەی کە بەرکەوتنی بەردەوامی لەگەڵ ترشیە هەبێ ئەم شوێنە ئەگەر لێرەیە برینێک دروست ببێ وەک چۆن کاتێک کە ئۆتۆمبیلێک بەسەر جادەیەکا لێخوڕی چاڵیەک هەبێ شوێنێکە بێ کە لە کاتی بارانە پڕ ببێ لە ئاو بە هەمان شێوە ئەمەش ئەگەر چاڵیەک لێرەیە دروستکە ئەو ترشە لەم شوێنەیە ئەنیشێت و بەرکەوتنی بەردەوامی ئەم شوێنە بە هۆکاری ئەو ترشا بێت هۆی سووتانەوەی و زۆر جار لە یەکێک لە خاڵەکانە کە باسێکین کونبوونی گەدە جا کونبوونی گەدەیەکێکە لەو گرفتانەی کە وشیلێکی زۆر بە دوای خۆیان هێنێ بێتە هۆکاریەوەی کە ئەم خواردنی کە تۆ وەریگری ئەم ترشەڵۆکە لە گەدە دەرەچێەوە بڵاو بێتەوە بە ناو جستەیە. یەکێکتر لە شتەکان شێرپەنجەی گەدەی ئێمە هەر بەشێکی جستە کاتێکە برینارە بێ هەوڵی خۆچاکردنەوەیە هەر وەک چۆن کاتێکگەر دەستمانیا ڕووکەشی پێستمان لە شوێنەکە برینار بێ سەرەتا هەوڵەیە برینەکە دابخات دواتر قەتماغاکە و دروستە بێتەوە پێستێکی ساغ لە کۆتاییە بینین بێگومانەگە برینەکە زۆر قوڵ نەبێ. لێرەشا زۆر جار گەدە لە هەوڵی چارەسەری خۆیە گرفتێ دروستەکە ئەویش کە ئەبێتە هۆی دروستبوونی خانەی شێرپەنجەی کەمە یەکێکە لە هۆکارە زۆر گرنگ و باوەکانی دەست خۆش ڕاستان بەڕاستی زانێرەکانت زۆر سەرنجڕاکێش بوون اینجا بۆ ئەوەی زیاتر و بە شێوەیەکی ورتر لەسەر ئەم بابەتانە بدوین و پرسیارە وەڵام نەدراوەکانتان لێرە وەڵام بدەینەوە لەگەڵ پزیشکی پسپۆڕ دوای ئەم موچانە بینەرمان بن. دووبارە سڵاو ئازیزانم ئەمڕۆ باسی برینی گەدەکەین بۆ ئەمە بەستە میوانداری دکتۆر حوسێن کەسنەزانی پسپۆڕی نەشتەرگەری گشتیمان کردووە. دکتۆر بەخێر بیت. دکتۆرەمە ڕێک لەوە دەست پێ بکەم برینی گەدە چییە و بەکتریای H. pylori دەبێتەوە هۆی برینی گەدە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. برینی گەدە تەوان نەخۆشیەکانی بەشی سەرەوەی کۆندایمی هەرس ئەتوانین فۆلیانکەین بۆ برینی گەدە و برینی دوانزەگرەیە هەروەها نەخۆشی گەرانەوەی ترشەڵۆکی مایدە بۆ سوورێنچێک. برینی گەدە کاتێ دروست دەبێ کە ئەو ڕووپۆشەی گەدە کە
گەدە ئەپارێزێ لەو ترشیە تووشی برینە بێ برینەکە ئەگەر لە 5 ملیم زیاتر بێ ئەوە پێی ئەوترێ برینی گەدە یاخود پێی ئەوترێ قورحە لەوە کەمتر بێ پێی ئەوترێ ڕوشان لە گرنگترین هۆکارەکان یا زۆرترین هۆکار کە بێتە هۆی برینی گەدە بریتە لە بەکتریای H. pylori بەڵێ بەکتریای H. pylori چۆن ئەبێتە هۆی برینی گەدە ئەوانم بەکتریایە ڕووپۆشێک لە دەوری خۆیان دروستەکە کە توانای مقاومەی ئەو ترشیە زۆرەی مەعیدەی هەیە باشە واکە کە ئەو ڕووپۆشە پارێزەرەی گەدە تێک بشکێنێ لە ئەنجامە ترشی گەدە زەرەر بە ڕووپۆشی ناوی گەداکە و برینەکە هەر لە بابەتی H. pylori مشتێکی زۆر سەرنجڕاکێش بخێنەوە پێما بێ ئەو دووزانەی کە دۆزیانە تۆ خەڵاتی نۆبڵیش چونکە پێیان وا بووە لە ساڵانی 1960 بەتایبەتی پێیان وا بۆ هیچ بەکتریایەک توانای بەرگەگرتنی لەم تشەڵۆکە زۆرە نییە دواتر کە بە دوواداچوونیان کردووە بەڕێزە باسە کرد H. pylori یەکێک بۆ لەو بەکتریایانی کە بە ڕووپۆشێک توانیوێتی بەرگری لە خۆی کا لە دژیان ترشە بەڵام لێرە پرسیارێکێتە ئارەوە چۆن خۆمان لەم H. pylori بە دوور بگرین ئایا لە ڕێی خواردنەوەیە ئایا لە ڕێی هەناسەوەی چۆن ئەچێتە ناو گەدەڵە ڕاستە خۆی H. pylori لاوانێ لە هەشتاکان هەفتاکان وەشتاکانە دۆزرابێتەوە بەس ئیتر لە نەوەتەکان بەدواوە بۆیان دەرکەوت کە ئەمە ئەکرێ لە ناو مەعیدەیە بمێنێتەوە بەس بۆیان نەسەلما تا لە تەسەوڕەکەم لە 2005 بێ خەڵاتی نۆبڵی لەو فترەیە وەرگرت چۆن ئەگوازرێتەوە طبعاً لە ڕێی بە ئینگلیزی پێوترێت فیکۆ ئۆرال ڕوت یعنی لە ڕێی دەمەوە ئەگوازرێتەوە چۆن لە ڕێی خواردنی پیس ئاوی پیس یاخود ئەو کەسی کە توش بووە بە بەکتریاکە شتەکانی ئەو کەسە بەکار بێت وەکو کەوچکە یاخود لە ڕێی لیکەوە لە ڕێی ماچەوە بۆ نمونە مناڵ چۆن توشە بێن ناڵێکی شیرە خۆر چۆن توشە بێ لاانێ لە ڕێی ریک و ماچەوە توش بێ بەشێکی زۆری خەڵکیش ئەم بەکتریای هەیە بە تایبەتی لە وڵاتە فەقیرەکانە لە وڵاتە ژارەکان لە وڵاتە مام ناوەندەکان تقریبان وەکو باسەکان لە 150 خەڵک لە ساتێک لە ساتەکانە ئەکرێکە تووشی بەکتریای گەدە بن لە وڵاتە پێشکەوتوەکانە کەمترە لەوانەیە بگاتە 120 بۆ 25 بەس ئەوەیە بەشێکی زۆری خەڵک لەوانەیە ئەم بەکتریای هەبێ بەڵام نیشانەی نەبێ ئێمە هیچ ڕێنمایەک نییە بۆی بڵێ هەموو کەسێکە بێ بچێ ئەو فەحسە بکە بۆی بزانە بەکتریای گەدە هەیە خۆی ڕێک ئەو پرسیارە دروستە بێ ئایا پێویستە کات هەموو کەسێک پشکنین بکات پێش وەختە نا هیچ وەکو هیچ وتمانی هیچ ڕێنمایەک نییە بە تایبەتی لە تازەترین ڕێنمایەکان ئیلا کە نیشانە هەبوو کاتێک کە نیشانە هەبوو نەخۆشە بێ سەردانی پزیشکی پسپۆر بکە ئەبێ ئەو فەحسەکەی بۆ بنێرێ ئێمە زۆر کە ڕۆژانە تووشی ئەوە ئاوین مەسەلەن نەخۆشێت ئەڵێن چیتە ئەڵە بەکتریای گەدەمە ئەمە عنی وەکو بە ئینگلیزی ئەمە کۆمپلێنی نەخۆش نییە ئەمە نەخۆش مەفرۆزە بڵێ ئازاری گەدەم هەیە یا مشکل ئەو پلان مشکلەم هەیە نەک یەکسەر پێت بڵێ ئەو فەحسەم کردووە و نەتیجەکی پۆزتیڤ بووم یا پێڵی چۆن ئەم فەحسەت کردووە لە هەروە کردومە ئەمە خۆی ڕاست نییە نابێ هەر کەس خۆی بچێت لە مختبەرێکە فەحسکە ئیلا ئەبێ نیشانە هەبێ و دکتۆر بینوسێ باش دکتۆر ئەگەر یەکێک گریمان بەکتریای H. pylori لە گەدەیان نەبێ ئەکرێت تووشی ترشەڵۆکی زۆری گەدە و برینی گەدە بێ بەبێ و ئەم بەکتریای بەڵێ هۆکاری تر هەیە تەنها هۆکارەکەمان بەکتریای H. pylori نییە هۆکاری تر زۆرە بۆ نمونە طبعاً ئەگەر مەسەن باسی قورحە بکەین یاخود برینی گەدە بکەین دووەم هۆکار ئەو حەبانێکە بۆ ئازار بەکارهێت کە پیانەوترێ نۆن ستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەتری درەک وەکو ڤۆڵتارین خەڵک لانێ بۆ بیناسێتەوە ڤۆڵتارین و پرۆفین و ئەمانە ئەمەش شێوازی ئیشکردنی ئەم دەرمانانە یەکێک لەو مادانی کە ئەو ڕووپۆشە پارێزەری مەعیدە دروستەکە پرۆستاگلاندینە ئەوە تێکەشکێنێ لە ڕێی ئەوەوە لانێ گەدە زەرەری پێ بگە کاتە یەکێک لە هۆکارەکانی تر بۆی هەیە حەبی ئازار بێت هەروەها هۆکاری تریش هەیە هۆکاری
لەوانێ بۆ ماوەیش هەبێت. باشە دکتۆر هەر لەسەر حەبی ئازارەکە بەڵێ ڤۆڵتارین و پرۆفینوانی کە باست کرد کاتە کەسێک کە سەر ئێشەیەکی هەیە پەتایەکی هەیە ئەم جۆرێک لەم دەرمانانە بەکارێنێ ئەگەر برینی گەدە و ترشەڵۆکی گەدەی هەبێ نابێ ئەمانە بەکاربێنێ ئەگە برینی گەدەی هەبێ ترشەلۆک نابەڵام ئەگەر سەلما بێ کە برینی گەدەی هەیە باشترە بەکاری نێنێ باشترە پەنابەرێتە بەر دەرمانەکانی تر ئللا لە حاڵەتێکا زۆر پێویست بێ ئەو کاتە ئەبێ پێش ئەوەی کە ئەو حەبە بەکاربێنێ بە حەبی مەعیدەی بۆ بخوا نامخوا اینجا دوای ئەو دەرمانە بخوا لە حاڵەتێکا زۆر پێویست بێ بەڵام لە یەکێکە ئەگەر تووشی ماکەکانی برینی گەدە بوو بێ ماکەکانی قورحە بوو بێ وەکو کونبوونی مەعیدە یاخود بڵێ نەزیفی توش بوو بێ لەم حاڵەتانە باشترە هەر بەکارنێنێ عنیە بێ پەنابرێتە بەر ئۆپشنەکانی تر پاراستۆڵە یاخود نەوەکانی تری دەرمانی ئازارە. یەکێک لە نیشانەکان ئازاری سنگە باشە لە کاتێکە گەدە ئازاری هەیە ئازاری سنگ کاتێکە دڵیشمان کێشەی هەیە ئازاری سنگمانە بێت چۆن بینەران بتوانن ئەو ئازاری سنگە لێک جیا بکەنەوە کە کامیانە و بە هۆکارەکەی کامیانە. پرسیارێکی زۆر گرنگە ئەوە طبعاً بڵێ مشکلەیەکە دایم ڕۆمانتەیەکە وەکو دکتۆران بڵێ ئاسانە بی دۆزیتەوە ئاسان نییە بەڵام دایم دکتۆر ئەبێ یاخود نەخۆشیش ئەوێ ئەو شتە بزانێت کە ئازاری مەعیدە احتیمالە زۆر شت بێ احتیمالە بەهۆی دڵەوە بێ احتیمالە بەهۆی گەدەوە بێ احتیمالە بەهۆی زراوە بێ بەس بەگشتی ئازاری دڵ لەوانەیە عارەقکردنی لەگەڵا هەبێ لەوانەیە ئازارەکە بچێتە پشت و شانی لەوانەیە لە کاتی ڕۆشتنە هەزبان ناسەتونی و بڵێ سنگی ئەگوشرێت و نەبێ باشە بەس ئازاری مەعیدە بۆ نمونە ئەگەر ئازاری گەدە بێ بە خواردن خراپە بێ ئەگەر ئازاری دوازنگرێ بەعکسەوە حەز بە بڵێ بە برسێتی خراپە بێ حەزەکە ئەگەر نامخوا ئازارەکە باشترە بێ لەبەرەوە هەر کاتێک کە یەکێک ئازاری مەعیدەی هەبوو ئازارەکە تازە بوو باشترە سەردانی خەستخانە بکات بۆ ئەوەی لەوێ پزیشکەکان ڕێکاری پێویستی بۆ بکەن چکە بۆ ئەوانیش تەنها بەوەی بپرسن ئازارەکە چۆن نییە ئاسان نییە پێویستی بە پشکنینی ترە لەگەڵەیە پێویستە تەختیتی بۆ بکرێ پێویستە هەنێ فەخسیتری بۆ بکرێ لەوانەیە بە یەکەم تەختیتیش دەرنەچێ بمێنێتەوە لە خەستخانە دوای ئەوە دەرئەکەوێت ئایا ئەم ئازارە هی دڵێتی یاخودی مەعیدەیەتی یاخودی قسەی بەڕێزت پەیامێکی زۆر گرنگی لێ بشتەوەیە ڕەنگە کەسانێک بێنە لای بەڕێستان بە تایبەت ئەگەر تەمەنیان لە 40 بۆ 50 ساڵ بێ و کێشیان زۆر بێجگەرە کێش بن ڕەنگەیەوە ڕاستەوخۆ پشکنین دڵیشیان بۆ بنووسن بەڵام ڕەنگە لای نەخۆشەکە سەیر بڵێ من هیچ کێشەیەکی دڵم نییە کاتە بەگشتی ئەم پەیامی بەڕێستان بۆ هەر کەسێکە ڕووتاتیەکە کە بزانێ ئەکرێ گرفتەکە دڵیشی بێ یەکێ لەو کێشانەوە معنی ئازاری مەعیدەیە کە ئەکەوێتە بەشی سەرەوە و ناوەڕاستەوە کە دایم ئەبێتە سەر ئێشە بۆ دکتۆر تا ئەوەی بۆ یەکلا بێتەوە ئەم ئازارە هی دڵە تەوان ئازاری گەدە بێ مشکلەیەکی وان نییە لەوانەیە هەفتەیەکی چارەسەرینەکە کێشەیەکی وا دروست نەبێت بەڵام ئەگەر ئازاری دڵ بێت لە سەعاتە چارەسەرینەکەی بۆی هەیە نەخۆشەکە ئەی باشە دکتۆر ئەگەر هەر سەبارەت بە هۆکارەکان و هەر لە هۆکارەکان بمێنینەوە ئایا جگەرە کێشان ئەکرێ ببێتە هۆکارێک بۆەوەی کە برینی گەدە دروست بێت و کێشە بۆ گەدەمان دروست بکات و ئێمە چیمانەیە هۆکارمانەیە هۆکاری ڕاستەوخۆ وەکوی باسمان کرد بەکتریای گەدە و ئەو دەرمانانە لەگەڵ ئەو شتانی کە ئەگەری توشبوون زیاد ئەکەن جگەرە لەوە پۆلێنکراوە کە ئەگەری توشبوون یا مەترسی توشبوون زیاد ئەکات نەک هۆکارێکی ڕاستەوخۆ بێ جگەرە کێشانێکێکە لەو هۆکارانە کە مەترسی زیادەکە لەگەڵ مادە کحۆلەکانە هەروەها کافاین ئەمانە ئەگەری توشبوون زیاد ئەکەن
باشە دکتۆری ریسک فاکتەر بە ئینگلیزی پێوترێت هەر ریسک فاکتەرەکانایەکی تر لەو بابەتانەی کە ئەگەری توشبوون بەم نەخۆشیە زۆرەکە سترێس و قەلەقی و بابەتی ڕاڕایی و دوودڵیە ئەمە ئایا ڕاستەوخۆ کاریگەری هەیە ناڕاستەخۆوە چۆن کاریگەریشی هەیە بەگەستاش پرسیارێکی زۆر جوانە ئەمە سترێس ئەتوانین پۆلێنی کەین بە دوو جۆر سترێس هەیە سترێسمان هەیە دەرونیە ئەمەی کە پێوترێ خەم و خەفەت و دڵەڕاوکی سترێسمان هەیە فیزۆلۆجیە سترێسی دەرونی نەسەلمێنراوە کە سەبەبێکی ڕاستەوخۆی بۆ برینی گەدە ڕاستێکی بەس ئەویش وەکو جگەرە و مادە کوحولەکان مەترسی زیاکە یاخود ئەگەرێکی قورحەی هەبێ چانسی چاکبوونەوە لە قورحەکە تاخیرترەکە یاخود وای لەکە کە چاک نەبێتەوە لە قورحەکە هەروەها نیشانەکانی زیاکە مەسەلەن ئازاری گەدە و گەڕانەوەی تر شەڵۆک و چکە تەسیرەکات مەسەلەی قەلاقی تەسیرەکاتە سەر مێشک لە مێشکە و ئیعاز دەرەچێ بۆ گەدا مەسەلەن ئەو خوێن بەرانی کە بۆ مەعیداچن خوێنی کەمتری بۆ ئەڕوا هەنێ مادە کەمتر دەرەدرێ لەبەرەوە ئەو ئاڕازانە زیاتر دەرەکێت کەواتە وەکو سترێسی دەرونی هۆکارێکی ڕاستەوخۆ نییە بەس سترێسی فیزۆلۆجیمان هەیە سترێسی فیزۆلۆجی چییە؟ ئەو کەسانی کە زۆر نەخۆشن واتە چی ینی بۆ نمونە نەخۆشێک بەشێکی زۆری گیانی سوتاوە داخل بووە لە خەسخانە نەکرد خەسخانە لەوانەیە لە عینایە داخل کرابێ یاخود حادیسەی کردووە بەشێکی زۆری ئەندامەکانی جەستەی زەرەری پێگەیشتووە لە عینایە داخل بووە یا عملیاتێکی گەورەی بۆ کراوە بە ماوەیەکی زۆر لە عینایە بمێنێتەوە ئەمانە پێوترێت سترێسی فیزۆلۆجی ئەمانە گرنگە ئەگەر قورحەیشان نەبێ عیلاجی مەعیدەیان بۆ دانرێ چکە لەم کەسانە ئەگەری توشبوون بە قورحە زۆرە کەواتە سترێسی فیزۆلۆجی بڵێ هۆکارێکی ڕاستەوخۆی بۆ دروستبوونی قورحە بەس سترێسی بڵێ دەرونی ئەویان ئەگەر زیاکە کەوایە دکتۆر ئێستا باسی هۆکارەکانمان کرد هۆکارە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانیشمان هەیە بۆی کە کەسێک برینی گەدەی بۆ دروست ببێت جامەوێ بێمە سەر بابەتێکی تر ئایا لایەنی بۆ ماوەیی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی برینی گەدە؟ بەڵێ ئەوەش یەکێک لە هۆکارەکانی تر ئەگەر تۆزە کەمتریش بێت لە چاو ئەوانی کە باسمان کرد هۆکاری بۆ ماوەیە بۆی هەیە مەسەلەن یەکێک کەسێکی نزیکی قورحەی هەبێ ئەگەری هەیە کە مەسەن برای بێ یا کوڕی بێ ئەوانیش قورحیان هەبێ هەروەها دەرکەوتووە کە ئەوانی کە گروپی خوێنیان گروپی ئۆیە لەوانە قورحەی گەدە بە تایبەتی زیاترە باشە دکتۆر من بەگشتی ئەمە دڵنیام بەشێ لە پرسیاری خەڵکە چکە پرسیاری خۆشمە بەشێکی زۆرمان بەدەست تشەڵۆکی گەدەوە بێزار بووین ینی بە هۆکاریەوەی کە خواردنەکانی سەردەم بەشێکی زۆری بێت هۆکاریەوەی کە تشەڵۆک زۆرە بێت جایەکێک لەو شتانەی کە ڕەنگە ببێتە ترس لە لامانەوەی ئایا ئەم تشەڵۆکە بەردەوامە ئەگەر چارە نەکرێ ئەکرێ ڕۆژە لە ڕۆژان بێتە برینی گەدە و دواتر کێشەی گەورەتر دروستکە؟ بەڵێ ئەکید ئەگەر ئەم نیشانانە هەبوون لە نەخۆشە هەنێ جار ڕەبتی هەیە بە خواردنەوە لەوانێ هەموو ڕۆژەنەی بێ لە داوەتێکە لە شتێکایە خواردنێکی زۆری خواردووە یان ئەنواع خواردنی خواردووە ئەو ترشەڵۆکی تووشە بێ دوای ئەوە بۆی نایەتەوە بەڵام هەیە ڕۆژانە ئەم حاڵەتی هەیە ئەمە ئەکرێ یا بەهۆی برینی گەدەوە بێت چونکە ئەو نەخۆشانەی کە باسمان کرد تقریبان زۆربەی هەمان نیشانەی هەیە ئایا برینی گەدە بێ یا دوانزەگرێ بێ هەنێشتی جیاوازی هەیە یاخود نەخۆشی گەڕانەوەی ترشەڵۆک بێت چیە نەخۆشی گەڕانی ترشەڵۆک؟ ترشەڵۆکی گەدە ئەگەرێتەوە بۆ سوورێنچک دیواری سوورێنچک لەوانەیە لەو نەخۆشانەیە شل بێ ئەو ترشەڵۆکی مەعیدەیە باستان کرد کە چەندێک ینی پێچەکی بەس مەعیدە تەحمولیەکە کە ئەگەرێتەوە سوورێنچک ئازارێکی زۆر ناڕەحەت بۆ سوورێنچک دروستەکە احتیمال زۆرە بەپێی تێپەڕبوونی کات ئەگەر چارەسەر نەکرێ زیانی زۆر لە سوورێنچک بە هەروەها ئەگەر بۆی هەیە ئەمە بەهۆی قورحەوە بێ ئەگەر ئەو قورحەیە زوو چارەسەر نەکرێ بۆی هەیە تەشەنە بکە یا ئەوتە ئەبێتە برینی قوڵتر حتا شێرپەنجە بۆی هەیە بگاتە حاڵەتی شێرپەنجە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر هەیبێ و چارەسەر نەکرێ. دەستخۆش باشە دکتۆر
ئایا کێشەکانی تری جەستە یاخود کێشەی ئەندامەکانی تری جەستە بەنمونە کێشەی گورچی لەو جگەر ئەکرێ کاریگەر بێت بۆ ئەوەی کە برینی گەدە لە کەسەکەی زیاتر دروست ببێت؟ بەڵێ ئەو نەخۆشیانەی کە بڵێ عەجزی گورچیلەیان هەیە بە تایبەتی لە ١٠٠ زیاتر تووشی کوڕحەی مەعیدا بن برینی گەدا بن هۆکارەکان زۆر یەکێک لە هۆکارانە مش ئەکەوێت لەوانەیە بکەوێتە ئەوەی کە کەونە حاڵەتی سترێسی فیزیۆلۆجیەوە بە تایبەتی ئەوانی کە لەسەر غەسلی گورچیلەن لەسەر دادەسسن لەوانەیە بگەنە حاڵەتێکی ینی هەنێ جار زەختیان دابەزێ کە سەختیان دابەزێ ئەو خوێنە کە بۆ مەعیدا چێ ئەویش دابەزێ ینی کەمە بێتەوە خوێن کەمترە چێ بۆ مەعیدا ئەمەش ئەکرێ بێتە هۆی ئەوەی کە برینێ دروست بێ یاخود ئەگەر برینێک شەبێ بە باشی چارەسەر نەبێ هەروە ئەوانی کە عەجزی گورچیلەیان هەیە مادەی ژەهراوی لە شیانە زیاد بێ هەروە لە مەعیدەی ڕەنگەداتەوە ئەو شتە دووبارە ئەو مادە ژەهراویانە ئەکرێ زیان بە ڕووپۆشی مەعیدە بگێنێ بەس بۆ بڵێ بۆ مەسەلەی جگەر حاڵەتێکی ئاسی مەسەلەن چۆنە ئەوە ئەگەر یەکێک قورحەی هەبێ لەو نەخۆشانەی کە بۆ نمونە سیرۆسیان یا تەشەموعی جگەریان هەیە خوێن بەرەکان خوێن هێنەرەکان لەو نەخۆشانە ئاوسێن گەورەترە بن بۆی هەیە بە قورحەیەکی بەسیط یاگەر قورحەیەکی هەبێ و چارەسەر نەبێ تووشی نەزیفێکی زۆر بێ و حاڵەتەکەی بگاتە حاڵەتێکی زۆر مەترسیدار کەوا دکتۆر لەوە بۆمان دەرەکەوێت کە هۆکاری توشبوون بە برینی گەدە زۆرە اینجا لێکەوتە خراپەکانی توشبوون بە برینی گەدە چین؟ بەڵێ ئەگەر برینی گەدە چارەسەر نەکرێ جگەلەوەی کە مستەمر ئەو نەخۆشە ئاڕازی ئەبێ ژیانی ینی وەکو کەسێکی ئاسایی ناژی ئەگەر چارەسەر نەکرێ بۆ هەیە بێتە کوونبوونی مەعیدە یاخود دوانزەگرێ کە ئەمەش حاڵەتێکی کتوپڕ حسابە ئێمە وەکو پزیشکی نەشتەرگەری گشتی ئەم حاڵەتەمان زۆر بینیوە چونکە کە بە ئازارێکی زۆر کتوپڕ داخڵە بن و پێویستیان بە نەشتەرگەریە لەو کاتەیە بە ڕێی زۆربیان لە ڕێی کردنەوەی سکەوە بێ هەروەها یەکێک لە شتەکانی تر نەزیفە بۆی هەیە ئەو قورحەیە لەسەر خوێنبەرێک یا خوێنهێنەرێک بێ کە تووشی نەزیفێکی زۆر ئەبێ ئەویش دیسان ئەبێ بە زووترین کات چارەسەری بۆ بکرێ هەروەها ئەگەر ئەم قورحەیە چارەسەر نەکرێ بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە بۆی هەیە بێتە شێرپەنجە هەروەها هەنێ لە شێرپەنجەکانی گەدە لە بیدایەتەوەکو قورحە دەرەکەوێت. باش دکتۆر ئێمە باسی بەشێک لە خواردنەکانمان کرد چەند خواردنێکی دیاریکراوەمان پێ بڵێ کە نابێ کەسێک کە برینی گەدەی هەبێ بیخوا وەلی بەدوو بێ بەگشتی چین ئەو خواردنانە بەگشتی ئەو خواردنانی کە ڕێژەی ترشیان زۆرە ینی بۆ نمونە لە شەربەتەکانە شەربەتی پرتەقاڵ و لیمۆ ئەم شتانە ڕێژەی ترشێکیان زۆرە ئەو خواردنانی کە ڕێژەی خوێیان زۆرە خوێش هەر شتێکی باش نییە لە مۆزۆی گەدەیە ئەوانی کە بەهاراتی زۆرە بیبەر و بەهارات و ئەو جۆرە خواردنانە خواردنی کە زۆر چەور بێ یاخودە خواردنانی کە پێوترێ فاست فود و جبس و ئەم شتانەی شەر تەشەلۆکی مەعیدە زیادەکە و کافاین وەکو باسمان کە جگەرە و کحولیش و هەروەها شیرینی و چوکلێت و ئەو شتانەش هەر باش نییە. دەستخۆش دکتۆر ئایا چارەسەری یەکجاری هەیە توشبوون بە برینی گەدە؟ خۆشبەختانە چارەسەرەکەی زۆر چۆن بڵێ زۆر بە باشی ئەکرێ چارەسەر کرێ جاران زۆربەی حاڵەتەکان پێویستی بە عەمەلیات بوو بەڵام لە دوای دروستبوونی ئەم دەرمانانەوە بە تایبەتی دەرمانی PPI
وەکو ئۆمیپرازۆڵ و ئەسۆمیپرازۆڵ زۆرن ئەو دەرمانانە ڕێژەی عملیات بەهۆی کوڕحەی گەدەوە زۆر کەم بۆ تۆ ینی دەگمەنە ئێستا چارەسەرەکەیشی طبعا بەپی هۆکارەکانە بێ هۆکارەکەی دەستشانکە ئەگەر مەسەرن بەهۆی بەکتریای گەدەوە بێ بەکتریای گەدەکە بمبر کرێ و هەروە عیلاجی پێویست بخورێ عیلاجەکانیش چەند شێوەیەکە ئەوانەیە کە ترشەلۆکی مەعیدەکەمەکەنەوە وەکو PPI یاخود ئەنتی هیستامینەکان هەنێ دەرمانی تریشمان هەیە ڕووپۆشێک بە دەوری مەعیدە دروستەکە بە کۆرسی تەواو بخورێ و ئەبێ نەخۆشەکە ڕەچاوی ڕێنمایەکانی دکتۆرکە و سەردانی پزیشک بکاتەوە بۆی بزانێ کوڕحەکەی ساڕێژ بۆیە ناتەبعاً لە ڕێی چیەوە دەستنیشانەکرێ بێ پێشەوە نازوورکە عیلاجی بۆ دائەنرێ دوای ئەوەش 2 مانگ 3 مانگ دوای نازووری یەکەم زۆربەی کات پێویستە نازووری دووەم کاتەوە بۆی بزانن کوڕحەکە ماوە یان نەماوە. دەستخۆش دکتۆر زۆر بەخێر بیت زۆر خۆشحاڵ بووین بینەرانی ئەزیز بەو شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم سوودتان وەرگرت بێت و ئاگاتان لە تەندروستیتان بێت و خواردنی باش بخۆن خواتان لەگەڵ هەتا بەرنامە و تەوەرێکتر هەر شاد بن خواتان لەگەڵ.